ویژدان سەرمایەداری و شەڕ وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی ویژدانەوە. ڕۆژی 5 ئاوریل کە هاوکاتە لەگەڵ 16 خاکەلێوە لە ڕۆژژمێری نەتەوە یەکگرتووەکاندا وەک ڕۆژی جیهانی ویژدان ناودێرکراوە. ویژدان لە مانە مرۆڤی و زیندووەکەیدا هەمان ئەو هێزە ناوەشیەیە کە پێمان دەڵێت سوکایەتیکردن بە مرۆڤ هەڵەیە، برسیکردنی خەڵک تاوانە، وێرانکردنی شارەکان بربەریەتە و گۆڕینی ژیانی ملیۆنیان کەس بۆ ئامرازی کایی دەسەڵات نکۆڵیکردنە لە سەرەتاییترین پێوەرەکانی مرۆڤایەتی. بەڵام ئەگەر ویژدان تەنها وەک پرسێکی ئەخلاقی تاکە کەسی تێبگەین، توانای بینینی ئەو میکانیزمە لەدەست دەدەین کە بێویژدانی دەکاتە یاسای باڵادەست. لە جیهانی ئەمڕۆدا بە تایبەت لە گەرمەی ئەو شەڕەی کە ئێران و ناوچەکەی گرتوێتەوە دەبێت ئەم ڕاستی ڕاشکاوانە بوترێت کە دەوڵەتەکان ویژدانیان نییە، بەڵکو بەرژەوەندیان هەیە. چینە دەسەڵاتدارەکانیش ویژدان ناکەنە پێوەری بڕیاردان، بەڵکو ئەوان بە زمانی ئاسایش، بەرپەرزدانەوە، بەرژەوەندی نیشتمانی و شتی لەو چەشنە دەدوێت. بەڵام لەژێر ئەو وشە بریقەدارانەدا ئەو کارەی دەیکات بریتیە لە لۆژیکی دەسەڵات و پاراستنی هەژموون. کاتێک شەڕ دەبێتە هۆی وێرانبوونی ژێرخانەکان، ئاوارەیی، گرانی لە ڕاددەبەدەر، کەمی دەرمان، پەککەوتنی بەرهەمهێنان، نائەمنی کۆمەڵایەتی و پەرەسەندنی هەژاری، ئەمانە کاریگەری لاوەچی نین، بەڵکو شێوازی ڕاستەقینەی کارکردنی ئەو سیستمەن کە مرۆڤ دەکاتە قوربانی پاراستنی دەسەڵات. لە ئاوا سیستەمێکدا منداڵی برسی تەنها ژمارەیە، کرێکاری بێکار تەنها ڕقەمێکی ئاماریە، ژنی سەرپەرشتیاری خێزان پەراوێزێکە و بە ساڵاتچووی بێدەرەتان تێچوویەکی زیادیە. ئەمە ڕێک ئەو شوێنەیە کە ویژدان ئەگەر لە ئاستی هەستی تاکە کەسی تێنەپەڕێت پێشێر دەکرێت. لە ئێرانی ئەمڕۆدا شەڕ تەنها لە ئاسمان و سنوورەکاندا نییە، بەڵکو لە ناو سفرە بچووکەکانی خەڵکدایە، لە کەمی دەرمان، لە تاریکی پچڕانی خزمەتگوزاریەکان، لە داخرانی کارگەکانی بەرهەمهێنان، لە بێدەرەتانی موچەخۆران، لە ترس و دڵڕاوچەی منداڵان و لە شەکەتی ڕۆح و ڕەوانی کۆمەڵگەدا ڕەنجی داوەتەوە. ئەوەی لەژێر ناوی دۆخی شەڕدا بەڕێوە دەچێت لە ڕاستیدا تونکردنەوەی هەمان ئەو قەیرانەیە کە ساڵانێکە بەهۆی سەرمایەداری ڕانتی، گەندەڵی دامەزراوەیی، موچەی چەند هێندە لەژێر هێڵی هەژاری و سیاسەتە دژە خەڵکیەکانەوە قورسایی خستۆتە سەرشانی زۆربەی هەرە زۆری جەماوەر. شەڕ ڕووداوێکی ئەخلاقی یان تەنها بەرهەمی هەڵەی ئەم یان ئەو سیاسەتوان نییە. شەڕ لە چوارچێوەی سەرمایەداریدا درێژەی هەمان چێبڕچێی بێبەزەیانەیە بۆ هەژبوون، کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکان، دابەشکردنەوەی دەسەڵات و پاراستنی بلۆکە سیاسی و ئابوووریەکان، بەڵام بە ئامرازگەلێکی خوێناوی تر. هەر بۆیە هەر کەسێک بیەوێت باز لە ویژدان بکات، بەڵام باسی ئیمپریالیزم، دەوڵەتە شەرخوازەکان، بۆرژوازی دەسەڵاتدار و پەیوەندیە چینایەتیەکان نەکات، لە باشترین حاڵەتدا گەیشتووەتە ئامۆژگاریەکی بێمەترسی، نەک ڕەخنەیەکی ڕیشەیی. لەم شەڕەشدا وەک هەموو شەڕە هاوچەرخەکان ئەوە خەڵکن کە دەکوژرێن، ئاوارە دەبن، هەژارتر دەبن و داهاتوویان لەناو دەچێت. بەڵام بڕیارەکە ئەوان نەیانداوە. بڕیار لە ناوەندەکانی دەسەڵاتەوە دەدرێت و تێچووەکەی چینە چەوساوەکان دەیدەن. ئەمە هەمان مانای چینایەتی شەڕە. شەڕیش وەک هەڵاوسان، وەک بێکاری و وەک ڕیازەتی ئابووری بێلایەن نییە. قورساییەکەی بەردەوام دەکەوێتە سەر شانی کرێکاران، موچەخۆران، بێکاران، هەژارانی شار، پەراوێزنشینان، ژنانی چەوساوە و منداڵان. لە ڕۆژی جیهانی ویژداندا مەترسی ئەوە هەیە کە پرسەکە بۆ ئاستێکی بێمەترسی دابەزێنرێت، وەک ئەوەی کە هەر کەسێک لە دڵی خۆیدا کەمێک مێهرەبانتر بێت، کەمتر درۆ بکات یان زیاتر بیر لە کەسانی دیکە بکاتەوە. ئەمانە بێگومان خراپ نین، بەڵام هیچ کامیان بەر بە ئامێری شەڕ، چەوساننەوە و سەرکوت ناگرن. سەرمایەداری لە مرۆڤە باشەکان ناترسێت، بەڵکو لە ڕێکخراوبوونی مرۆڤەکان دەترسێت. لە ویژدانی تاکە کەسی ناترسێت، بەڵکو لە ویژدانی بە کۆمەڵ و ڕێکخراو دەترسێت. هەر بۆیە
پرسیاری سەرەکی ئەوە نییە کە ئایا تاکەکان هێشتا لە دڵی خۆیاندا شتێک بە ناوی ویژدان هەست پێ دەکەن یان نا، بەڵکو پرسیاری سەرەکی ئەوەیە کە چۆن دەتوانرێت ویژدان لە فەزای تایبەتی دەربهێنرێت و بکرێتە هێزێکی مادی لە ئاستی کۆمەلگادا. وەڵامەکە ڕوونە لە ڕێگەی هاوپشتی چینایەتی ڕێکخراوبوون لە خوارەوە، گرێدانی خەبات لە دژی شەڕ بە خەبات لە دژی هەژاری و چەوسانەوە و هەروەها ئاشکراکردن و لە قاودانی بەردەوامی ئەو سیستمەی کە مەرگ و بێبەشی بەرهەم دەهێنێتەوە. ویژدان ئەگەر نەیەتە ناو کایی سیاسەتەوە تەنیا لە ئاخوداغدا کورد دەبێتەوە. ویژدان ئەگەر بە خەبات لە پێناو نان، کار، نیشتەجێبوون، دەرمان، پەروەردە و ئازادیەوە گرێ نەدرێت تەنها دەبێتە دروشمێکی ئەخلاقی. ویژدان ئەگەر دژی دەسەڵاتی زاڵ هەڵوێست وەرنەگرێت لە کۆتاییدا دەبێتە ڕازێنەرەوەی هەمان ئەو سیستمەی کە دەبێت لە بەرامبەریدا بوەستێتەوە. لە دۆخی ئێستادا هەر چەشنە باسکردنێک لە ویژدان دەبێت لەم خاڵەوە دەست پێ بکات کە خەڵکی ئێران نەگۆشتی دەمی تۆپن و نەپاشەکەوتی تەحەمل بۆ کایەکانی دەسەڵات. ویژدان واتە ڕەتکردنەوەی هەر سیاسەتێک کە لە خەڵک دەخوازێت بە ناوی بەرژەوەندی، ئاسایش یان شانازی نیشتمانیەوە برسێتی، بێماڵ و حاڵی، بێ دەرمانی و داڕمانی کوالێتی ژیان تەحەمل بکەن. ویژدان واتە ئاشکراکردنی ئەم ڕاستیەی کە لە پشت هەر شەڕێکەوە لە پەنای هەر موشک و بۆردومانێکدا چینە دەسەڵاتدارەکان هەوڵ دەدەن ڕیازەتی ئابووری، دیسپلین، سەرکوت و بێدەنجی کۆمەڵایەتیش بسەپێت. لە ئێرانی ئەمڕۆدا ویژدان واتە بەرگریکردن لە مافی ڕێکخراوی سەربەخۆی کرێکاران، بەرگریکردن لە مافی خەڵک بۆ ناڕزایەتی دەربڕین لە دژی گرانی و وێرانکاری، بەرگریکردن لە خزمەتگوزاریە گشتەکان و وەستانەوە لە بەرامبەر هەر هەوڵێک بۆ ئەمنیەتیکردنی ئازار و مەینەتیەکانی خەڵک. ویژدان واتە نەڵێن ئێستا کاتی ئەم قسانە نییە، بەڵکو بە پێچەوانەوە ڕێک ئێستا کاتی ئەم قسانەیە، چونکە لە کاتی شەڕدا چینی دەسەڵاتدار هەوڵ دەدات هەموو شتێک پەک بخات جگە لە هەژمونی خۆی. ویژدان بەواتە ڕزگاری خوازیەکەی ناوێکی دیکەی ئەو ڕاستیەیە کە مرۆڤ نابێت ببێتە ئامرازی قازانج و دەسەڵات و ئەم ڕاستیەش تا ئەو کاتەی لە پێکهاتە ئابووری و سیاسیەکاندا بەرجەستە نەبێت بەردەوام پێشێل دەکرێت. بەو هۆیەوە ویژدانی سەردەمی ئێمە نەک لە ئامۆژگاریە ئەخلاقیەکاندا بەڵکو لە بەرگریەکی ڕێکخراودا لە دژی سیستمی هەبوو مانا پەیدا دەکات. ویژدان واتە ناوتن بە شەڕ، ناوتن بە ئیمپریالیزم، ناوتن بەو سەرمایەداریەی کە هەژاری و وێرانکاری بەرهەم دەهێنێت و ناوتن بەو دەوڵەتانەی کە ژیانی خەڵک دەکەنە قوربانی مانەوەی خۆیان. لە لایەکی تریشەوە ویژدان واتە بەڵێ بۆ هاوپشتی، بەڵێ بۆ ڕێکخراوبوون، بۆ دادپەروەری کۆمەڵایەتی، بۆ یەکسانی و بۆ بنیادنانەوەی کۆمەڵگا لەسەر بنەمای پێداویستیەکانی زۆرینە، نەک قازانج و بەرژەوەندی کەمینەیەک.